سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا فارسم لە زمانی ئینگلیزی پۆلی حوت گەیشتنە Unit 6 Lesson 4. Unit 6 Lesson 4. As you see the picture ئێستا کە ئەو وێنەیە دەبینی ئاگادار بە. I love going to the parties. I love going to parties. ئەوە دیارە. This is the title of the lesson. I love going to parties. I love واتە لێرە بەواتە حەز دەکەم بچمە ئاهەنگ و حەفلە و شتووە. گوتمان لە دوای love و like و ئەوانە ئەگەر فێر بکات ئایا دەبی ing بخەینە سەر یعنی ناکرێ برێ I love go وایە با بین ئێستا we have 10 minutes with Hozan. This is a Kurdish boy ئەو کوڕەمان هەیە ئەو کوڕە کوردە با بزانین ئەو کوڕە کوردە لێرە باسی چ دەکات 10 minutes with Hozan. باشە 10 minutes with Hozan يعني 10 دقة لەگەر هۆزان دەبیم زین ئایا ئەوە هەندێک پرسیار و وڵامی لێ دەکاتن باشە ئەوە هەندێک پرسیار و وڵامی لێ دەکات. This is a radio program. پرۆگرامێکی ڕادیۆییە دیارە پرسیار و شتی لێ دەکاتن باشە با بزانین ئایا ئەو لەو 10 دقەیە کە پرسیاری دەکات 10 minutes with Hozan حەزی لە چییە؟ لایکس واتە حەزی لە چییە باشە تۆزە گەورەتری بکەین یعنی بسووتری بکەینەوە هەمووی دیار بیتن نووسینەکە هەمووی دیار بیتن باشە لایکس واتە حەزی لە چییە؟ زۆر باش. I like watching Kurdistan TV. دیارە حەزی لە کوردستان TV سەیری بکە واتە تەلەڤیزۆنی کوردستان TV سەیری بکە. In the evening ئاگاداری ئەوانە بە in evening واتە ئێوارەکە کاتی ئێوارە. And I love going to picnics at weekend. At weekend واتە لە کۆتایی هەفتە پشووی هەفتە پیکنیک واتە حەزی لە گەشت و سەیرانە زۆریش حەزی لێ وتمان لەڤمان هەیە لایکمان هەیە love لەگەر like وایە جیاوازەکەیان چیە قوتابیان لەڤەکە زۆر حەز دەکە یعنی زۆر پێی خۆشە بەڵام لایکەکە ئەویش حەز دەکە بەڵام تۆزە کەمترە یعنی ئەگەر ئەوەی لودا بنین ئەوە دوو خەتی لودا دەنین کە زۆر حەزی لێیە ئەوەیان تۆزێک حەزەکەی کەمترە بەڵام هەر حەزیشی لێیە کەواتە ئێستا کەوات جیاوازەکەمان زانی لایکس ئەوە لایکس باشە ئەوە زانیمە لەوەی حەزی لەو شتەیە good at با بزانین لە چ باشە good at واتە لە چی باشە I think I am good at talking. ئەمە لە چ باشم good at talking واتە لە قسەکردن باشە دیارە حەزی لە قسەیە وتمان لە دوو good atیش قوتابیان لە دوای good at وەکو لەوانەکانی پێش و باسمان کرد لە دوای good at ئەگەر فێر بەکات دەبی فێر بکە ing بەسەرۆبی وەنیە ئەوە ingەکە ناوی بێ good at talk بەتەنێ یان good at to talk ئەوانە غەلەتە باشە and I am not bad at dancing. هەروەها دەڵێ من خراپ نیمە لە دانسینگ سەماکردنیش خراپ نیمە دانسینگ واتە not bad باشە ئەگە بڕێ I am bad at یعنی من خراپم لەوەی بەڵام not bad یعنی خراپ نیمە ئەوەش دوو بەش بوو I am good at یعنی باشم لەوەی ئەگە بیگوت بە I am not good at من باش نیمە یعنی خراپ نییە بەڵام لەو باشانە نییە but I am great at singing زانە ئەو گرێتە ئەوەش یەکێکە لە ئەوکانی وەکو good at و bad at ئەوانەیە پلەکانە great ئەوە زین زۆر باشە I am great at singing لە گۆرانی وتن هە زۆر باشە bad at با بزانین bad atەکە لە چی خراپە lots of things باشە ئەوە دیارە ئەوە lots of things زۆر نەوشتانی کە لێ خراپە getting up in the morning باشە هەروەکو زۆربەی قوتابیان کە getting up in the morning یعنی لە بەیانیان لە خەو هەستانی حەزی لێ نییە I am bad at واتە لەو شتەی خراپم یان دەڵێ I hate getting up in the morning هۆزان دەڵێ هۆزان hates getting up in the morning واتە لە بەیانیان حەز ناکە خراپە لەو شتەی tidying my room لە tidying هیچ ڕوومیش خراپە tidying واتە دوای ئەوەی لە خەو هەڵدەستی
ژوورەکەی ڕێک ناخاتەوە واتە سەرچەف و بالیفەکان لە شوێنی خۆی دەنانێتەوە دەزانی ئەو شتانە ئەوە دیارە. I am bad at first and last. بامزانین first and last واتە کۆتا first واتە سەرەتا چی دەکەی کۆتاییش چ دەکەی first and last. First things what did you do or what do you do and the last things what did you do. First thing in the morning بزانە یەکەم جار لە morning واتە لە بەیانی چی دەکەی first thing in the morning I have a shower. have a shower قوتابیان یعنی خۆم دەشۆم ئاوک بە خۆمدا دەکەم شاوەڕ دەکەم have a shower. هەروەک زانیمان have ئاگات لێ تەماشایکە have لە بۆ زۆر شتی بەکاردێت قوتابیان have لە بۆ زۆر شتی بەکاردێت مانای زۆر دەدا have ئەو هاوە مانای زۆر دەدا یەک لە ماناکانی لە شاوەری بەکاردێت شاوەر یعنی خۆی دەشواتم باشە زۆر باش have a shower ئەو لێرە have a picnic ها picnic یعنی چیە سەیران ئەوە سەیرانێک دەکاتن have بۆ منە lunch ئەو لێرە بەواتای نان خواردن دێتێن have a car یعنی لێرە بەواتە چی دێ لێرە بەواتای ئەوەیە کە دەڵێ ئەکار سیارەم هەیە هەروەک گوتمان have مانای زۆر دەبەخشی لێرە بەواتای چی دەهات I have a shower یان خۆی دەشوە I last thing at night guess what I have a shower. دیارە زۆر حەزی لە خۆشوشتنەوە گوتمان وەکو هەبوون دێتن I have a car واتە سیارەم هەیە وایە دیارە لێرە first and last also the same هەردووچان لێکە I have a shower باشە he has a shower in the morning and also he has a shower in the evening کەواتە زۆر حەزی لە خۆشوشتنە بەیانیان و ئێوەران هەر حەز دەکەن خۆی بشوە fun ئەو واتای چیە fun ئاگادار بە قوتابیان ئەو شەیە دیارە لە حەزوو ئارەزوو هۆبیس واتە حەزی لە چیە فەنی واتە خۆشی بینین ئەمە ئاوەشمان هەیە ئاگادار بە ئەو فەنانەوەی تێکردنەکەی هەمانە فانمان هەیە فان باشە ئەو فانە جیاوازە ئەوە فەنە ئەوە فان دوومانە هەیە بەواتای هاندەر دێ هاندەر هەروەها بەواتای چی دێتن پانکە باشە ئەو ئەگە بە ئەو بە ئەی بوو وەڵام ئەگەر بە یو بوو ئەگەر لێبی یو لێرە بەواتای خۆشی فەن ئەهان دەڵێ فامیلی فەن خۆشی خێزان فەنی فیلمز یعنی فیلمی پێکەنی ناوی و کۆمیدی on holidays I love swimming زانە ئایا لە هۆبی و فەن خۆشی لەچی دەبینیتن I love swimming واتە حەزی لە مەلەکردنە and playing music حەزی لە مۆسیقاشە واتە playing musical instrument playing لێرە ئاگادار بە playing music قوتابیان لێرە playing music خۆ لێرە بەواتای یاریکردن نایە ئاگادار بە لێرە بەواتای ژەنینی ئامێرێکی مۆسیقا دێ هەروەکو گوتمان ئاگادار بە play دوو واتای هەیە play وانە قوتابیان play دوو واتای هەیە یەکیان بۆ نمونە play the guitar وانە play the guitar گیتار دەژەنی هەروەها شتێکمان هەیە play football وایە چۆن بزانین ئەو play بەواتای چۆن بزانین ئەو play بەواتای ژەنینی ئامێردێ ئەگەر ئامێرێکی مۆسیقا لە دوای هات لێرە بەواتای ژەنینی ئامێری مۆسیقادی بەڵام ئەگەر یارێکی وەرزشی هات لێرە بەواتای یاریکردن دێت ئەگەر تەماشای بکەین دەڵێ playing music واتە ژەنینی ئامێرێکی مۆسیقا وازەحە okay we have also 5 favorites ئەو شەیە ئاگادار بە favorite یعنی ئەوەی کە زۆر حەز دەکات دڵخوازی وی لەو شتانە چییە بۆ نمونە ئەوەی کە زۆر حەز دەکاتن لێرە بابزانین چی هەیە تەماشایکە سەبارە بە food what's your favorite food وانە پرسیاران لێکە دەڵێ what's your favorite food یعنی خواردن what's your favorite food چ خواردنێکت حەز لێیە وڵامەکەم وستایە دۆڵمە is a Kurdish delicious food وانە traditional Kurdish delicious food واتە خواردنێکی کوردی ڕەسەنە music بابزانین ئایا لە music
ئەوە لێرە میوزیک حەز لە زۆرە مۆسیقایەکە گروپ زۆر گروپەک دەرێت کامکاران واتە گروپێکی مۆسیقی ڕۆژهەڵاتە پێ دەرێن کامکاران. کەلەر what's your favorite color ئەها ئەگە پرسیار بکەین ئەوە دەکرێت قوتابیان ئەمە ئەو پرسیارانە ئاسەکرایە دەرێ what is your favorite زانە what is your favorite what's your favorite بۆ نمونە ئەوە بۆشایی باشە ئەوە بۆ شای دەمێتەوە what's your favorite food چ زۆرە خواردنێکت حەز لێیە وەڵامەکە دێەوە what's your favorite music چ زۆرە مۆسیقایەکت حەز دەکەی ئەوە لێرە کامکاران جارێت یان دەڵێ what's your favorite color what is your favorite color حەزت لە چ زۆرە کەلەرێکە کەلەر وەتە ڕێت حەزی لە ڕەنگی سوورە what's your favorite animal وەتە ئاژەڵ چ ئاژەڵێک زەت حەز پێ دەکەی دڵخوازی تووە کات وەتە حەزی لە بەخێوکردنی پشیلەیە what's your favorite clothes واتە چ زۆرە جلوبەرجێک حەز دەکەی جینز واتە کابۆ باشە you can ask your students دەکرێت ask your students between the students asking these questions ئێستا بۆ نمونە ئەو پرسیارانە دەکرێت و ئەگە هاوڕێیەکی خۆتەیە لە ماڵەوەی لە قوتابخانە دەکرێت پرسیارانی لێ بکەی ڕەنگە ئەو پرسیارانە یەکن وەنیە لەوانی پرسیاران یەک بە بەڵام وەڵامەکانی جیاوازە بە جۆرەی کەسەکە ڕەنگە لە فودەکەی دۆڵمەکەی هەڵبژێری ئەوە یەکە بریانی بیان خواردنیشی تر بیتن جیاوازە بەڵام پرسیارکردنەکە هەمان شتە باشە بابزانین لێرە هەندێک پرسیارمان هەیە ئاگات لێبی پرسیارمان هەیە پرسیارەکان لێرە ئەو پرسیارمان هەیە بەجێری تێگەیشتن لێرە پرسیارەکان حەل دەکەین قوتابیان دەبی بەڕۆکە هەندێک بچووکی بکەینەوە بۆ ئەوەی بتوانین پرسیارەکەمان هەم لێ دیار بیتن پرسیارەکەمان لێ دیاربی وڵامەکان لێرە دەربینین بە بزانین ئایا وڵامەکان چۆنە با بزانین لێرە باسەکە زۆر باش با بزانین ئەو پرسیارانە کۆمپلیت کۆپی ئان کۆمپلیت قوتابیان لۆ دەرێت کۆپی چونکە تۆ تەنها چی دەکەی تەنها کۆپی دەکەیەوە سێرە واتە شتێکی نوێ لە خۆتەوە شتە نوێ نانووسیتن بە جۆری تێگەیشتن according to the understanding of the previous lesson previous reading you can answer the question بە جۆری ئەوەی کە ئێرە خینمانەوە ئەو وەڵامانە دەدەیەوە بۆ نمونە نووسرایە هۆزان لۆڤز باشە هۆزان لۆڤز ئەو وشەی لۆڤی بەکارهێنایەوە نیە هۆزان لۆڤز حەزی لە چییە با بزانین ئایا لێرە دەگەڕێ بزانە کامە وشەی لۆڤە ئەوە لایکە ئەوە لۆڤە لۆڤمان دیتەوە کەواتە چەند لۆڤمان تێدا تەمەشای بکەین ئاوە گوت ئات و باد ئات و باسی ئیتکەی نەکردیەوە نیە کەواتە یەک لۆڤمان هەیە هەروەها I love swimming and playing music ئەوەشمان هەیە دوو لۆڤمان هەیە نیە با بزانین کامەیان ئەوەی هەڵدەبژێنی ئەو یەکەم بەڵکو یەکەم سا هەڵدەبژێرین دواتر ئەوە بەجارەکەوی هۆزان لۆڤز حەزی لە چییە لۆڤز going to picnics at weekend وەنیە هۆزان لۆڤز بزانە going to picnics at weekend باشە هۆزان حەزی لە چوونە سەیرانە لە کاتی کۆتایی هەفتە لە کۆتایی هەفتە حەز دەکا بچێتە سەیران he is great at ئەوە نووسا great at یعنی لە چ باشە لە چ زۆر باشە قوتابیان ئەگەر زۆر وازح نەبوو لێرە دیار نەبوو دەکرێت و کتێبەکەت لە لابیتن بۆ وڵامەکان لە خۆت بە دروستیدا بینوسیەوە he is great at یعنی چ بوو یعنی زۆر باشە ئەمە لە دوست دەگەڕێن لە دوو شەی گرێتی بگەڕێ ئەو گرێت یعنی زێدا یعنی باشە لە چ باشە تەمشا دەکەینێ لە دوو گرێتی دەگەڕێم زانە گریت لە چێندەرا
ئۆتەها ئەوە گریت چەند گریتمان هەیە هەر ئەوە هەیە تێدایەوەنیە I am great at singing دەڵێ I am great at singing لە گۆرانی وتن زۆر باشم باشە ئەو دەری I am لۆ لێ دەگوتی he is چونکە ئەوە بۆ خۆی قسەکەی دەکات ئەوە قسەکەرە بەڵام دووکە قسەکەی دەجێڕێەوە قسەکەی دەڵێ ناکری ئای بەکبینەوە چکە تو باسی دەکە دەڵێ ئەوە کوڕە دەڵێ هی باشە he is great at یاخود بێ good at یان باشە نیە he is great at وانە لە چیە singing واتە لە گۆرانی وتێن ئەوە زۆر باشە in the evening he likes لێرە با بزانین eveningەکە evening یعنی ئێوارە بزانین لە ئێوارە حەزی لە چیە دێن دەگەڕێن ئەمە بەس لە دوو ئێوارە دەگەڕێن evening ئەوە زانیمە لێرە in the evening I like watching Kulistan TV in the evening ئەمجا لێ بزانە هەڵەیەکمە ئەنجامدا ڕەنگە I like وتەحەفۆن تەواوە in the evening ئەوە تا eveningەکە likes نەناوە تەواوە ئەوە evening ئەوە likes هەردوو شەکەمان لێرە دۆزیمانەوە نیە کەواتە چی دەنووسی دەڵێ he likes watching Kulistan TV he likes watching Kurdistan TV he likes watching Kurdistan TV at weekend بابزانین ویکندەکە حەزی لە چیە he likes لە weekend بابزانین ویکند لە چەند دەرهەیە تەماشا دەکەیە عەزەلی مەکە بە وردی بڕۆ weekend I think I'm good at I love going to weekends ئەوە دیارە weekend لە کۆتایی هەفتە going to picnics ونیە going to picnics حەزی لە چونە سەفرەیە going to picnics he loves going to picnics کەواتە ئێستا ئەو لەڤەمان دەگۆڕێ دەبتەشتە چکە دەبیت چکە دوو لەڤمان هەیە باشە ئەو لەڤێ دەگۆڕین چکە بەجێ تێگەیشتنەکەی ئێستا حالین ئەو لەڤە دواتر تو دەیگۆڕیەوە چکە دەڵێ ئەوە ویکندەکە ئەلێرە ئەوە ویکندی تێدا نییە بەس نووستا ئیڤنینگ باشە دەیگۆڕینەوە he is bad at با بزانین لە چی خراپە bad at he is bad at ئەوتە bad at تەماشایکە bad at lots of things وانە getting up in the morning tidying his room وانە دوو شتە لێرە getting up in the morning ئەلێرە getting up in the morning and tidying his room واتە ژوورەکەی خۆی لەو دوشتەی خراپە باشە first thing in the morning یەکەم جار لە بەیانی first thing in the morning last thing at night واتە هەم لە بەیانیەوە هەم کۆتا جار چی دەکا وتمان first to and last حەزی لە چیە shower وانە حەزی لە shower he has a shower shower لێرە یعنی خۆی دەشوە حەزی لە خۆششتنە هەم لە بەیانی هەم لە ئێوە his favorite food باشە ئەوەی کە favorite food خواردن باسی خواردن دەکەم چ خواردێکی لە بەدڵە تەمشایکە لێرە ئەوە likes good at لێرە دانیەوە نیە بەس تەماشا بکەین لەو بەشەی هاوت نووسا food کەواتە لێرە زانیارەکەی وەردەگرین نووسا دۆڵمە کاتەڵێ his favorite food is دۆڵمە وازەحە ئەوە لێرە باسی ئەو هۆزانمان کرد تێمەرز هۆزان باشە بابزانین لێرە پرسیاری کەشمان هەیە بە شەشکەمان هەیە تەماشایکە ئێرە قوتابیان ئەو جارەی دێنە سەر ئەلێرە زۆر باش لێرە چاپیکەوتنێکمان هەیە ئەو کچە ناوی تامیە باشە
ئەو چەناوی تامی chooses 7 question واتە تامی دە پرسیاری ئاراستەکرایە دە پرسیاری ئاراستەکە تەنها حوت پرسیاریان هەڵدەبژێری واتە دە پرسیاری ئاراستەکرایە تامی chooses هەیە 7 question واتە تەنها حوت وڵامی هەیە ئەمە match the questions with the answers واتە پرسیارەکەی هەڵدەبژێرین لەگەر ئانسەرەکانی وانە ئەوە پرسیارەکان ئانسەرەکان بیگونجێنی بە جێری تێگەیشتن according to the listening of the تامیز باشە بە جێری تێگەیشتنە بە جێریکەوە ئەو سیدیکەوە گوێ دەگری بەڵام لێرە دەرفەتی ئەومان نییە بەڵام ئێستا ئەوەندەی بکرێ بەپێی زانیارەکان کە لێرە بۆتان ڕوون دەکەینەوە یان پرسیارەکان بزانین مانای چییە what do you like doing in the evening قوتابیان ئەو دەڵێ what do you like doing in the evening لە ئێواران حەز لە چییە لە ئێوارە حەزت لە چییە ئەوەندەی کە بکرێ باشە قوتابیان دەبی ئەمە لێرە کە لە وەڵامەکەی دەگەڕێن سەرەتا دەبی کاتەکەمان کاتەکەی تێداوی زۆر باشە بۆ ئەوی بتوانین in the evening لە ئێوارە حەزی لە چییە نییە بەبزانین کامە باسی ئێوارەکە I love listening to Boyzone I think I am good at I usually read I like staying up late and to friends I always listen to radio in the evening I love going shopping and going حاليا ئەوە وەڵامەکە دەکرێت چەند شتێک بیتن ئەوە لێرە دیارە وەڵامەکە نێتەوە what do you like doing at weekend باشە لە ویکند حەزی لە چییە ویکند واتە چیە what do you like doing لە کاتی کۆتایی هەفتە حەز لە چی دەکەی ئەو یەک لەوانە هەڵدەبژێری دەبی پشتەکە بۆ نمونە I love listening to Boyzone ئەوە کۆتایی هەفتە ئەو شتانە نییە زیاتر سەیران و پیکنیک و going to the cinema ئەوان نەبی چالاکیانە بیتن I think I am good at singing I usually read I staying up talking to friends I always listen to the radio I love shopping and going to the cinema ڕەنگە ئێستا F گونجاوە نییە ئەو F گونجاوە لە چونکە کۆتایی هەفتە I love shopping واتە بازاری دەکەم هەروەها دەچمە سینەما ئەوە دەگونجێ بەس خۆ ناکرێ every in the evening هەموو ئێوارەیەک ئەتوو بچێ سینەما و شۆپینگ ئەو ئاکتیڤیتیانە زیاتر هەفتەی یەک جارەوە نییە یان دەڵێ what do you do first thing in the morning what do you do first thing in the morning یەکەم جار لە بەیانیان چی دەکەی باشە خۆ ناکرێ ئەمە بۆ نمونە باسی شۆپینگی بکەی باسی سینەمای کە لێی دانێت چکە هەڵەیە ئەوە هەڵەیە نابی وانە ئەو هەڵەیە نابی چکە خۆ ناکرێ بیانیان زوو بچە سینەمای ئەوە شتەکە معقول نییە یان بڵێ I am good at singing خۆ نەیگوتێ لە چی باشی دەری حەزت لە چییە لە مۆرنینگەکەم بزانین کامە زۆر گونجا بخینەوە I think I am good at نەخێر I love listening to Boyzone ئەوە ڕەنگە I usually read زیاتر ئەیەکە لانێ بگونجێ کاتە ئەوە ئەیەکەی دادەنێن ئەو ئەیەکەماندانە بە جۆری تێگەیشتنەکە in the morning what are you good at what are you good at یعنی لە چی باشی قوتابی دەڵێ I good at ئەوەنسا I am good at singing ئێستا تەم شایکە بیەکەتەوە I am good at singing لە گۆرانی وتن باشە what are you bad at ئەدی لە چی خراپی what are you bad at لە چی خراپی بزانین وشەی خراپ bad at I love I think تامەیە I usually read staying up and talking to friends I use لێرە باز نەکرا writing letters لێرە بادەکەی باز نەکردیە وتمان تەنها حەوت وڵامی هەیە ئەوە بادەکەی بەڵام ئەگەر ئەتوو بە کەسەکەی بیناسی ڕەنگە زیاتر لە چی خراپە ئەوەمانزانێ what's your favorite food بە بزانین باسی خۆشتنی خواردنی کردیە I love listening to Boyzone نابی I am good at singing نابی I usually نابی کەواتە ئەوەش جواب نەدایتەوە وانە ئەوەش جواب نەدایتەوە کەواتە ئەوە باسی خواردنی نەکردیە کەواتە ئەوەشمان لێرەدا نییە what's your favorite band at the moment band یعنی چ گروپێکی مۆسیقی بەدڵە ئەوە ئەیەکە I love listening to Boyzone لە Boyzone ئەوە ناوی گروپەکەیە وازەها ئەوە ناوی گروپەکەیە زۆر باشە کاتەوە ئەی دادەنێن ئەوە ئەی دادەنێن what's your favorite band ئەوە ئەی عفوان ئەوە
بوزن أو إيه تسبوا لي what do you do first in the morning لبيانيان listen to بوزن وش ذكر إسا حاليا أو بوزن اللي دول دوش دابني أو يعني غلط درناسي بقولين غلطة بلام أجبري سيدكت جيب بقري أو كاتي هل ذاتني يعني هو قطابيان أجر أنا دانا تاريوها هي دولام هي question ذكرت دابني اليوم أو أسايا دوتر عندك نمرة لودي موب زان الامتحان كجتوا باشا what's your favorite man basket جيشتنا هشتم what do you do last thing at night كوتا زار بشو چی دكي يعني بشو كوتا هيش دكي لانه usually read أو دقنجي I love shopping خنابي باوس مختي writing letters هاي swimming رقم لوي نا أو كاتي وشو كاتي ونيا ذات السياق دقنجي ونيا أو السياق دقنجي دلي usually read يعني بيش خوتن أو خوين نو دكاتن يعني دلي where do you like going on holiday لكاتي holiday حزلة بوشي بسي ونيا تبي أما شونك ما هبيتن ونيا ك writing letters I hate swimming رنگ أوشان تدانا بدبي لي باسي شونك أجا باسي شونك نكرابيتن نكري والله مدينه باشا what are your hobby طبعا هليرة hobby بواتاي حزو أرزو تسيا هوات تسيا استخدم writing letters أو جيكا دقنجي writing letters واتا حزي نام نسين اشتوايا and I hate swimming وحزب swimming جناكا كاتا أو بوشوي والله من داوا بابزانين لا بسيار أجمع مسالود بين توا زياتر صندي توا تمشايكا با أكبر نمونية جلوبينم بوي بتواني استا what do you in the evening I good at what's your favorite food بونو من أجا أو بسيارة لو بيتوا أو بسيارات لو بيتوا أما تسوال هبجادين لذي ونيا داري what is your favorite food باسي تدكا داري خوشتمي خواردن سيا أو جاب دي يان داري زاروايا دولما يان going to picnic يان داري red يان داري jeans استاجر بسيارة عرستي توكراتي جدا what's your favorite food خوشتني خواردن سيا خوناك ريبري جينس جينس هو خواردن يقطابيان جينس تيا جينس أوا جلو برجع يعني أوا والله ما كان هليا عديب زانين دكتور برين أوا هليا يعني برين ريد أكيد يقول بقى what's your favorite color أو وقتي الريد بونيا يعني دلي what's your favorite think أو إيش نبي تسكو باسي going to the picnic دكا كاتا أو food يعني خواردن كاتا شام بكاردي أو دولمايا والله ما كان درسته بوشوية والله ما كان أقدر بحب سيارة والله مخوي هي باشا بوشوية تو قطعي بيست ماناي أو رستانة هم بزاني أو كاتبي شويشي أو بسيارة غلط ناكي زور باشا استا بعضاني ليدا ليش بهماشي وعندك بسيارة ثمانية تمشيكا what do you like doing in English what do you like doing in English قال حزل شيء بكي الإنجليزي do you like بسيادك do you like أوشتا singing song do you like reading دكري وأنا بسيارنا do you like reading حزل خوينا ويا do you like doing grammar حزل grammar وأنا do you like playing games حزل يعني grammar كان يعني إنجليزي كان learning words وشا لبركني وشا learning to cassettes وتا listening to cassettes وتا جوجتين لا كاسيت وشتنا watching videos سيكدني فيديو talking to people يعني سكدنا لك خلق do you like بسألك do you like singing song أو بوشة باشا أوش self assessment من هي وتا خطة للسنجيني تقولي are you good at بهمان شيء are you good at لا تباشي وديا are you good at speaking are you good at listening are you good at reading
are you good at writing وانيا are you good at spelling واتا وشكان بنوسيوا vocabulary واتا وشومانا pronunciation يعني sound وثمان إنجليزي أو بابتاني هي يوهي الإنجليزي لا speaking باشا لو باشا زور باشا بام زورة هاتينا كوتاي أواني من هتا واني يشتر بخواتان سبيرين خواتان لقل